وەکەم ویلایەتان ئاگادارن ڕۆژهەڵاتی ناوەڕاست جم و جۆڵێکی یەکجار زۆری سیاسی بەخۆیەوە بینیوە. لەم ناوەشدا ئەمڕۆ ئەم ئێوارەیە وەک لە هەواڵەکانیشدا هاتبوو وەزیری بەرگری ئیتالیا با سەردانێکی فەرمی گەیشتە هەرێمی کوردستان. گرنگی ئەم سەردانەی هەرێمی وەزیری بەرگری ئیتالیا بۆ هەرێمی کوردستان لە چیدایە؟ لەسەر ئەم بابەتە دەمانەوێت پرسی زیاتر و قسەی زیاتر بکەین بزانین پەیوەندەکانی هەرێمی کوردستان و ئیتالیا لە چه ئاستێکدان. با میوانداری زۆر بەڕێز ڕێزان حەمە ساڵح ئاغا نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیتالیا ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. خات و ڕێزان شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. بە خۆ دەزانی ئەم ئێوارەیە وەزیری بەرگری ئیتالیا بە سەردانێکی فەرمی گەیشتە هەرێمی کوردستان. دەمەوێت بزانم گرنگی ئەم سەردانەی وەزیری بەرگری ئیتالیا بۆ هەرێمی کوردستان لە چیدایە؟ ئەمە لە کاتێکیشدایە کە بۆ خۆی دامەزرێنەری پارتی فەرمانڕەوای ئێستای ئیتالیایە. ئەم کاتتان باش، زۆر سپاس بۆم پەیوەندیە. بەڵێ وەکو بینن پەیوەندەکانی بینی ئێمە وەکو کوردستان و ئیتالیا هەتا دێت بەرەو باشتر و بەرەو پێشەوەترەچێ. لە هەمان کاتدا سەردانەکان بۆ لایەنە جیاوازەکان وەکو سەردانی سەرۆکی هەرێم بۆ ئیتالیا و سەردانی ئێستەی پێشووتری سەرۆک وەزیرانی ئیتالیا بۆ کوردستان و سەردانی ئێستاش کە بەڕێز گویدۆ کڕۆسێتۆ کە وەزیری بەرگری ئیتالیایە سەردانی کوردستانی کردووە. ئەمە پەیوەندیەکان نیشانەدا مابینی ئێمە و ئەوان. ئەم پەیوەندانە هەتا دێت برەویان زیاتر پێدرێت و پەریان زیاتر پێدرێت و ئومێدەوارین کە هەمیشە بەرەو پێشەوەتر بچێت. زۆر باشە خات و ڕێزان، بە خۆ دەزانی ژمارەیەکی زۆری کۆمپانیا ئیتالیەکان لە هەرێمی کوردستان کار دەکەن و ژمارەیەکی تریش خەریکن ئێستا نوێنەرایەتی خۆیان و کۆمپانیەکانی خۆیان لە هەرێمی کوردستاندا بکەنەوە. بەڵام پرسیارەکە ئەوەیە، یعنی تا چەند کردنەوەی ئەم کۆمپانیایانە یاخود هاتنی ئەم کۆمپانیایانە و کارکردنیان لە هەرێمی کوردستان گرنگە بۆ هەرێمی کوردستان و دەبێتە هۆی پێشخستنی هەرێم لە بواری ئابووریدا؟ تەوانە کۆبینن لە پێشوش کە سەرۆک وەزیران هات هی ئیتالیا وعدیدا کە پەرە بدا بە فراوانکردنی کۆنسڵخانەی لە هەولێر، کۆنسڵخانەی ئیتالیا لە هەولێر. لە هەمان کاتیشدا کە جەنابی سەرۆکی هەرێم هاتە ئیتالیا هەمان وعدی پێدرا و ئێستا بەرفراوانتر بووە کۆنسڵخانەکە و بەرفراوانتریشە بێ. ئەمە کە منزوریان مەقسەدیان ئەوەیە کە کارەکان ئەبێ واهی بکرێت کە احتیمامی پێ بدرێ بۆ ئەوی ئەو کۆمپانیا گەورانەی کە هەیەە بتوانن بێنە بواری کارەوە لە ناو هەرێمی کوردستانە. لەبەرەوەی کە هەموو نزیک بوونەوەیەک لە یەکتری، هەموو نزیک بوونەوەیەکی سیاسی لە یەکتری نزیک بوونەوە اقتصادیش بە هاوتەری لەگەڵ یا ئەڕوا. بۆیە ئەو تێکەڵبوونە لەگەڵ ئیتالیا و لەگەڵ کوردستانە وای کردووە کە سەرانی کوردستان داوا لە کۆمپانیا گەورەکانی ئیتالیا و داوا لە حکوومەتی ئیتالیەکان کە نزیک بوونەوەکەی زیاتر و بەرفراوانتر بکە. لە هەمان کاتیشدا ئیتالیەکان پێیان خۆشە و پێیان باشترێکە ئەو با بڵێن ئەو بەرفراوانیە ببێت. لە کاتێکا کە خۆتان نەزانن ئێستا ئەوروپا بەرەنگاری ئەو قەیرانە ئەبێتەوە، قەیرانی کەمبوونی نەوت و غاز. لە ساڵانی 2021 و 2022 رووسیا و ئوکرانیا نەوت و غازیان بە ئیتالیا ئەدا بە وڵاتانی ئەوروپیەدا. ئێستا ئەو قەیرانەی کە هەیەە ئێمە محاوەلاکەین وەکو عێراق وەکو هەرێمی کوردستان لازمنی عێراقا بتوانین بەشێک لەو قەیرانەی ئیتالیا و ئەوروپا دابین بکەین. بەڵێ ئاڵ و گۆڕکردن زۆرە. زۆرینەی شەریکاتی ئیتالی و کۆمپانیا گەورەکانی ئیتالیا دێن ئێستا لەلایەن ئیتالیەکانەوە لەلایەن حکوومەتی ئیتالیەوە و بە هاوکاری لەگەڵ ئێمە تشجیعکرێن بە ئەوی بێن لە کوردستان بتوانن برەو بەکارەکانی خۆیان بن و هاوکاریمان بکەن. زۆر باشە خات و ڕێزان، ببینەوە سەردانەکەی وەزیری بەرگری ئیتالیا بۆ هەرێمی کوردستان. دەمەوێت بزانم ئەم سەردانە بەتەنها هەر سەردانێکی سیاسی نییە بۆ خۆ دەزانی، ینی کاریگەری سەربازی ئیتالیا بە خۆ دەزانی کۆمەڵێک سەربازی ئیتالی وەکو ڕاوێژکار و ڕاهێنەر لە هەرێمی کوردستان چ کاریگەریشان دەبێت لە سەر ڕاهێنان و
ڕاوێژکردن بە پێشمەرگەی کوردستان. طبعا ئەمڕۆ لە کاتی چاپێکەوتنەکە کە بەڕێز وەزیری ناوخۆ پێشوازی کرد لە بەڕێز وەزیری بەرگری لەگەڵ بەڕێز کاکسەفین دزێ و چەند بەرپرسێکی ترە لە هەمان کاتە بەڕێز وەزیری دەرەوە ئامانژەی بەوە کرد کە زۆر دڵخۆشە بۆی کە سەربازەکانیان هاوکاری پێشمەرگە ئەکەن و ڕاهێنەرن بۆ پێشمەرگەکانی ئێمە، بەڵام لە هەمان کاتە دەستخۆشی لە پێشمەرگەکانی ئێمە کرد و زۆری پێخۆش بوو کە پێشمەرگەکانی ئێمە گەیشتنەتە ئەو مستەوایی کە خۆیان ئەبنە ڕاهێنەرێکی تر لە ناو خۆیانە. جا لەبەر ئەوە دەستخۆشی لێکردین کە لە ئازایی و بوێری و زیرەکی و دانایی و دڵسۆزی پێشمەرگەکانی ئێمە تا ئەو حەدەیەکە زۆر بە کاتێکی کەم توانیویانە کارەکانی خۆیان زۆر بە چاکی ئەنجام بدەن و بە زۆر بە باشیش هاوکار بن لەگەڵ سەربازەکانی ئیتالیا و سەربازەکانی ئیتالیا ئەو کارانەی کە کردویانە هیوادارن بەرفراوانتریکەن. حتما ئەم شتانە لە ئایندێکی زۆر نزیکاوە سبێنێ لەگەڵ جەنابی سەرۆکی حکومەتی هەرێم و لەگەڵ جەنابی سەرۆکی هەرێم لە چاپێکەوتنە تایبەتیەکانە بەحسەکرێ و زیاتر برێ. باش خات و ڕێزان، ئێوە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیتالیا یەکێکە لە وڵاتە گرنگەکانی ئەوروپا نەک هەر لە ڕووی پیشەسازیەوە لە ڕووی کولتوری مێژووییشەوە. من دەمەوێت بزانم ینی ئەم پێگە بەهێزەی هەرێمی کوردستان گرنگێکی زۆری هەیە بۆ وڵاتانی جیهان بۆ ئەوروپا بەگشتی لە چیەوە سەرچاوی گرتووە؟ ئەوەڵەن لە ئەقلیمەکەیە لە منطقەکەیە ئەو چوار گۆشەی کە هەرێمی کوردستان تیا هەیە استراتیژیەکی زۆر مهمی هەیە. ئەویژەوەیە کە ئێمە خۆتان نەزانن موقعی کوردستان ئەو موقعەیە کە هەموو وڵاتانی ئەوروپا ئەبێت احتیمامی پێبن و پێی ئەدەن ئەو کەسانی کە با بڵێن بوێر و دانان لە مۆزوعەکە. ئەوەش تریش کە پێکەوە ژیان ئەو هەموو ئەدیانانە کە بەیەکەوە ئەژین و ئەوەی تریش کە ئێمە توانای ئەوەمان هەیە کە سەقامگیر بێت وڵاتەکە، سەقامگیر بێت کوردستان بە سوپاسەوە بۆ ئەمن و ئاسایشی خۆمان ئاسایش بەرقەرارە لە کوردستانە. لەبەر ئەوە وەکو با بڵێن وەکو دەریایەکی گەورە بۆ کارەکانی خۆیان ئێرە ئەبینن و لەگەڵ ئەوەشە ئەو بەرگریکردنەی پێشمەرگە ئازاکانی ئێمە کە کردیان وەکو ئەمڕۆژ وەزیری دیفاعی ئیتالیا جەنابیان عینشت باسی کرد، ئەو بەرگریە گەورەی پێشمەرگەی ئێمە کە کردی لە کاتی شەڕی داعشە بەس بۆ کوردستان نەبوو، بۆ هەموو ئەوروپا بوو، بۆ هەموو دنیا بوو. لەبەرەوە ئەوروپیەکان چەند بتوانن ئەیانوێ احتیمام بە هەرێمی کوردستان بن. هەر ئەوەش کەوتم کردنەوەی ئەو باوەشەی ئێمەش وەکو هەرێمی کوردستان بە وڵاتە ئەوروپیەکان و پێویستیمان بە یەکتری هاوکۆلکەی یەکترین ئەمانوێ ئەو پێویستێتە ئەوکەی. زۆر باشە، زۆر بەڕێز ڕێزان. حەمە ساڵح ئاغا نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیتالیا ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی. گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. سوپاس بۆیەوە، شەوتان باش.